لێرەوە بەڵێن دووپات دەکەینەوە کە ئێمە لە فامسکول تەواوی توانەداری معریفی و لێهاتووی خۆمان دەخەینەگەڕ لە پێناو بەدیهێنانی سیستەمێکی فێرکاری واتادار و کاریگەر. دایک و باوکانی بەڕێز، مامۆستایانی هێژە، ئەم کاتتان باش. بۆ پەڕی خۆشحاڵی و خۆنازیەوە مژدەی یەکەمبوونمان لە تاقیکردنەوەی زمانی کوردی ڕادەگەیەنین. شانازی دەکەین ئەم ساڵی شاوشێوەی 2 ساڵی ڕابردوو فامسکول توانی لە تاقیکردنەوەی زمانی کوردی یەکەمی سەرئاستی بەڕێوەبەرایەتی پەروەردەی ڕاپەڕین بێت. ئەم دەستکەوتەش هاوشێوەی 2 ساڵی ڕابردوو دەبێتە خاڵێک کە ئێمە شانازی پێوە دەکەین و بۆ پەڕی خۆشحاڵیەوە ڕای دەگەیەنین. ئەم ساڵی خوێندن کە دەکاتە ساڵی خوێندنی 2025 بۆ 2026 وەزارەتی پەروەردە لەسەر ئاستی کوردستان تاقیکردنەوەی بۆ زمانی کوردی ئەنجامدا. ئەم تاقیکردنەوەیە پەیوەست بوو بە تاقیکردنەوەی زمانی کوردی لە هەردوو قۆناغی شەشەم و هەشتەم. لە کۆی کوردستان 204 قوتابخانە و خوێندنگەی ناحکومی بەشداری ئەو تاقیکردنەوەیان کرد. فامسکول یەکێک بوو لەو خوێندنگانەی کە هەردوو قۆناغی شەشەم و هەشتەمی بەشداری ئەم تاقیکردنەوەیان کرد. ئامانج لەو تاقیکردنەوەی وەزاریە هەڵسەنگاندنی ئەدا و توانای ئەکادیمی خوێندکارانە لە زمانی کوردی لەسەر جەم قوتابخانە ناحکومیەکانی کوردستان. ئێمە وەک فامسکۆڵ لە تاقیکردنەوەی ئەم ساڵدا 189 خوێندکارمان لە هەردوو قۆناغی شەشەم و هەشتەم بەشداری تاقیکردنەوەکان کرد. خۆشبەختانە دەرەنجامەکان نیشانی داین کە توانیمانە لەسەر ئاستی بەڕێوەبەرایەتی پەروەردەی ڕاپەڕین هەم لە پۆلی شەشەم هەم لە پۆلی هەشتەم پلەی یەکەم بەدەست بهێنین. ئەو ئەنجامەی ئەم ساڵ دووپاتی دەکاتەوە دەرخەری ئەو ڕاستەیە کە چۆن فامسکول لە پەروەردەکردن و ئاراستەکردن و سازمان و بەڕێوەبردندا یەکەم و پێشەنگە لە گرنگیدان بە زمانی کوردیشدا نایاب و پێشەنگە. ئەنجامەکانی 3 ساڵی ڕابردوو ئەم ساڵ دەیسەلمێنن کە زمانی کوردی لە فامسکۆڵ بایەخ و گرنگی زۆری پێدەدرێت و وەکو ڕەگەزێکی پێکێنەر و نازنامەیەکی نەتەوەی سەیری دەکرێت. بە ناوی دەستەی ڕێبەرایەتی فامسکۆڵەوە پیرۆزبایی خۆمان ئاراستەی مامۆستایان و دایک و باوکانی هێژا دەکەین. لێرەوە بەڵێن دووپات دەکەینەوە کە ئێمە لە فامسکۆڵ تەواوی توانەداری معریفی و لێهاتووی خۆمان دەخەینەگەڕ لە پێناو بەدیهێنانی سیستەمێکی فێرکاری واتادار و کاریگەر. سەربەرز بن.